ئەگەر ئێوە هەڵسەنگاندنێکی کورت و خێرا بۆ کۆنگرەی شەشەمی حیزب بکەن چۆنی هەڵدەسەنگێنن؟ بەمانایە کە شۆڕشۆ خێرەناو کۆنگرای بوو، شۆشێ لە ناو نوێنەرانە بوو، لەگەڵ میوانەکانە ئەو فەزا سیاسی، ئەو فەزایی کە ئومێدێک بوو حزبە هەیە، ئەو فەزایی کە خۆشببینیەک یا مەسەن چاوەڕوانێک لەوەی کام حزب ئەتوانێت دەور و دەخالەتی لەناو کۆمەڵگەیە هەبێ، ئەتوانێت پێشڕی بکە، ئەتوانێت خۆی ئامادەساسی بکە بۆ شۆشی کرێکاری وە لەو پێناوەیە لەو ڕێگاوەیە سازماندەی بکە، خۆ ڕێکخراو بێ، بەرنامەکانی کە هەیەی بیباتە پێشەوە، کاری عملیدانێ، هەنگاوەکانی خۆڕێخستنەوەی و ئامادەبوون و باسکردن لەسەر مەسەلەی دەسەڵاتی سیاسی. ئەمە فەزایە بوو کە لەناو کۆنگرە شۆڕشۆقێکی بەرچاوی هەبوو و چاوەڕوانکراوە کە ئەم حیزبە لە هەوڵی ئەوە خۆی ئامادەکا بۆ ئەو ئاڵوگۆڕانی کە لە کۆمەلگەی کوردستان و کۆمەلگەی عێراق و ناوچەکە قابلی ئەوەیە کە ئاڵوگۆڕی تازە بێتە پێشەوە. ئەمە مەسەلەیەکی جدیە و حزبیش لەناو ئەو فەزا سیاسی و ئەو وەزع سیاسیە خەریکی ئەم کۆنگرێ بوو و لێکدانەوەکانی باسەکانی ئاراستەکانی ئەرکەکانی کە داڕژ ئەو کۆنگرێ بڕای لەسرە بەشێکە لەو ڕێڕەوەی کە حزبی کۆمیسی کرێکاری کوردستان لە کۆمەلگەی کوردستان و لە عێراقا ئەوێ باتە پێشەوە بێتە هێزی و ببێتە هێزێکی بەرچاو لە هاوشێشە سیاسەکانە. ئەگەر بینە سەر باسەکانی کۆنگرا سەرێکی ترین باس و بەحسەکانی نێو کۆنگرەوە هەروەها بڕیارەکانی چی بڕیارێکی تیادرا و سەرێکی ترین گفتوگۆکان لە چی چوارچێوە و گۆشەنیگەیەکە قسە و باسی لەسەر دەکرا؟ بەڵێ من لێکێڵەوە مەسەلانەیە و کە پێیان بڵێن راپۆرتی سیاسی هەڵسەنگاندنی حیزب بوو لە ماوەی کۆنگری 5 بۆ کۆنگری 6 ماوەی 2 ساڵە وە زۆرتر نیشاندانی ئەو ئەرکە سیاسیانە و ئەو جێگە و ڕێگە سیاسی پێگەی حزبی کۆمیسی کرێکاری لە کۆنگری 5 بۆ کۆنگری 6 کە بەحسی سیاسی و مەسائلی سیاسی و دەخالەتی حزب لەو چوارچێوەی و کۆمەڵگەی کوردستانە و ناوچەکە چ جێگە و ڕێگەک و چ دەورێکیە بوو کەم ئەمە جێگەی پەسەندی هاوڕێیانی ناو نوێنەرانی کۆنگرە بوو و لەمان کاتە ئاراسەیە کە ئاڵوگۆڕێکیش کە چاوەڕوانەکرێ کە دەبێت چی تر بکە و چی کە بێتە پێشەوە. ئەمە مەسەلەی ئەو راپۆرتە سیاسی بوو کە لەلایەن مەکتەبی سیاسی و پێشکەشکرا ئامادەکرا بوو. لە هەمان کاتە یەکێ لەو باسانەی کە دۆخی سیاسی و ئەوزاعی کوردستان و ناوچەکە کە باسێکی سیاسی جدی بوو لەسەر بنەمای ئەو لێکۆڵینەوەی کە چاوەڕوانیە کرێ ئەو ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەیە لە عێراق لە کوردستانە دێتە پێشەوە، ئاڵوگۆڕێکە زۆر جیاواز لە دەورانێکی تر لە دەورانەکانی پێشووتر چۆن حربی خەلیج شەڕی کەندا و ئاڵوگۆڕێ بوو لە ناوچەکەیە تا لە عێراقا بدای ئەوە 2003 ئاڵوگۆڕێکی کە بوو حەڤی شوات ئاڵوگۆڕێکی تر بوو، هاتنی داعش ئاڵوگۆڕی تر بوو. ئێسش باسێک لەسەر ئەوە کرا لە لێکدانەوەکانی چوارچێوەی هەلومەرجی سیاسی تازەی کوردستان و ناوچەکە ئاڵوگۆڕێکی تازە بەڕێکەوەیە کە و ئاڵوگۆڕەش جۆرێک کۆتایی هێنانە بە سەقامگیری بە ناسەقامگیری سیاسی بەمانایەک بۆ کۆتایی هێنان بە دەورانێک کە کوردستان لە جێژاوێکی سیاسە، عێراق لە جێژاوێکی سیاسە. ئەمە ئاراستەیەکە بەو مانایە ئەڕاتە پێشوو. ئەمە چەند تاقیق بێت چەند تاقیق نابێت وەکەی جێبەجێ ئەبێ بەحسێکی ترە. بەڵام باسی ئەساسی ئەو دۆخە سیاسە لەو چوارچێوەیە کراوە چۆن حزب ئەتوانێت خۆی ئامادەکە بۆ ئاڵوگۆڕانەوە ئەرکەکانی چێبێت جێگە و ڕێگەی چێبێت ئەبێت چ حزبێکی کۆمونیستی پێویستە و هاوسەنگی هێزەکان چۆن چ ئاڵوگۆڕێکیان بەسەرە چارەنووسی کوردستان بەرەوەکیوەڕە. ئەمانە هەموو مەسائلێکی جدی بوون کە باسی دەکرا و لە هەمان کاتە بڕیارنامەیەکی سیاسی لە ئاکامی ئەو بەحسە سیاسیانە لەناو کۆنگرایە پەسەند کرا. لەمان کاتە باسێکی تر ئاراستەکان و ئەرکەکانی حزبی کۆمیسی کرێکاری ئەویش لە ئامادەکردنێک بۆ حزبێکی سیاسی کەوێ دەسەڵات بگرێ بێتە هێزێکی قودرەتمەند لە ناو هاوکێشە سیاسەکانە جێگە و ڕێگەیەکی تایبەتی هەبێ و بتوانێت لە ناو کۆمەلگا موقعەتێکی تایبەتی کە قودرەتی سیاسی بە معنایەک نەهەر بۆ منایە کە دەسەڵاتی سیاسیەکە ڕاستە ئاقاری حزب ئاڕاستی حزب بەرەو ئەو ڕاکە بێت دەسەڵاتی سیاسی بگرێ، بەڵام خۆنیشاندان وەکو قودرەتێکی سیاسی جێگە معنایەکی هەیە کە لە ناو هاوکێشە سیاسەکانە لە مقابلی ئەحزابی سیاسە لە نێو هاوسەنگی سیاسە جێگە و ڕێگەیەک کە ئەحزابی سیاسی یا دەوڵەت یا دەسەڵاتدار هەمووانە ناتوانن حرەکەتی بکەن ئەبێ ئەنی حزب بگاتە ئاستێکەوە لە مخۆیەکە خۆی پیشان بە کە چێشمەکێشی نێوان هێزە سیاسەکان نەتوان سا بۆ حزبی کۆمیسی کرێکاری نەکرد بۆ حزبی کۆمیسی کرێکاری ئەبێ بچێتە ئەو ئاسەوە و ئەم ئاسەش بە معنایە گۆک نوێنەری چینی کرێکار وە نوێنەرێک کە
هەنگاوەکانی بەرەوشۆشی سۆشیالیستیە و تەواوی باسەکانی کە من ئەیلێم ئەلبەتە درێژتر دەخالەتی هاوڕێیان دەوری هاوڕێیان هەموو نوێنەرەکان لەوەی کە چۆن ئەم باسە لەبانی عملیەوە لە چوارچێوەی کارەکانی هەڵاوچێتە پێشەوە و هەر بۆ ئەمەش بڕیارنامەیە ئامادەکرا بوو کە بە زۆرینەی بە ئەکسرێتی نوێنەران دەنگی بێرە لامان کاتە هەڵبەتە بڕیار مەسائلی تیشە بوون کە لەناو کۆنگرە مەطرحکرا هەڵبەتە لە کتێبێکا و لە بڵاوکراوی ئۆکتۆبرە تەواوی ئەوانە بڵاوکرێنەوە. هەڵبەت ئێستا بەشێکیش لە وێنەکانی کۆنگرەی شەشەم لەسەر شاشە دەبینرێن بەڵام ئەوەی کە ئێوە باستان کرد حیزب کۆمسیل کرێکاری کوردستان بێتە حیزبێکی دەخاڵەتگەر ئەمێ پرسم بە عملی چی دەستورکارێکی نوێ کۆنگرە هێناوێتە پێشەوەکە بڵێن دەورانێکی جیاوازتر ئەبێت لە چاو ڕابردوودا هەر لەشەوە بڵێم کاتێک کە ڕاگەیاندنی کۆتایی کۆنگرەی حیزبی کۆمسیل کرێکاری کوردستان بڵاو بووە چەند وێڕای پیرۆزبایی و چەند دەستخۆشیەک لێرە و لەوێ ئەبینرا بەڵام کۆمەڵە سەر کۆمنتیش ئەبینرا لەسەرەوەی کە ئاخۆ ئەم حیزبە بەڕاستی شتێکی پێ بکرێت قسەی ئێوە لەم بارەیەوە چیەوە هێڵی کۆنگرە چی بوو؟ یەکەم شت ئەگە وەکو باسم کرد لە راپۆرتی سیاسیە کە باسی موقعیەتی حیزبەکان لە کۆنگرەی پێنجەوە کۆنگرەی پێنج جۆرێک هەرچەنە باسەکانی مەسائلەکانی کۆنگری پێنجیش باز لە قدرەتی سیاسی و دەسەڵاتی سیاسی و خۆ ئامە بووە هەوڵدان بۆ کۆتاییان بەم دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیستی و لە کوردستانە و هێنانە مەیدانی دەسەڵاتێک کە بەخواست و ویست و دەخالەتی ڕاستەخۆی خەڵکی تیاوێ بەڵام لامان کاتە ئەمەش بە ڕاهبەری حیزبێکە بێ کۆنگرەی پێنج جۆرە ئامادەکاری بێت لەباری عملیەوە بۆی کە حیزب ئۆرگانەکانی ڕێخام مؤسساتەکانی پیا بچێتەوە و جۆرێک لە زۆر مەیدانی تەشکیلاتی و تەنزیماتیا بتوانێت ئیمکاناتێکی تایبەت بەدەستبێنێ بە بۆچوونی راپۆرتی سیاسی یا بە راپۆرتی ڕێخستنەکانی حیزب تەواوی ئۆرگانەکانی جۆرێک ئامادەکاریی باش کراوە لەو بارەوە مەسەن لەباری کۆمیسیۆنی کرێکاریەوە لەباری کۆمیسیۆنی ئالامیەوە لەباری کۆمیسیۆنی مالیەوە لەباری کۆمیسیۆنی ڕێخستنەوە تەواوی ئەو کۆمیسیۆنەی کە سازمان دراون ڕێکخراون لە دەورەی کۆنگری پێنج بۆ کۆنگری شەش راپۆرتەکانیان لەوێ پێشکەش کرا و پیشانیدا کە حیزب لەو بارە هەنایەکی باشۆتە پێشەوە هەڵبەتە ئەمە ناتوانێت هەموو شتێ بێ کە مەسەلەی ئەسلی ئەوە کە حیزب چۆن ئەتوانێت لە ناو کۆمەلگا لە رابطە بە حیزب و کۆمەلگەوە چ جێگەورەگەیەوە و ئەم هەرچەنە لەو بارەوە لە کۆنگری پێنج بۆ کۆنگری شەش مەزوعەیە جێگە و ڕێگە و دەخالەتی لە ناو ناڕەزایەتەکانی خەڵک بەرامبەر دەسەڵاتی سیاسیە تا ئەو ناڕەزایەتیانە بۆ ڕوخانی دەسەڵات ببێ بۆ خواستەکانی خەڵک بووبێ بۆ خواستەکانی فەرمانبەر و مامۆستا بووێ حیزب جێگە و ڕێگەیەکی لەو بینە و کادرەکانی و ڕابەرەکانی جێگە و ڕێگەیەکی تایبەتیان بووە و ئەمە هەنگاوێکە سەرەتاکە بۆی کە مەسەلەیە زیاتر ڕێکخراوتر بکرێت زیاتر حیزب دەخالەتکە زیاتر حیزب پێشڕەوی بکە و زیاتر توانێت لەوبارەوە ڕێخستنی جەماوەری دەوری موقعیەتی جەماوەری زیاتر دەخالەتی پێشڕەوانەتری هەبێ و لەم بارەیەوە بە بۆچوونی من حیزبی ئێمە پێشەنگێکی باشی هەیە و جێگەڕێگێکی باشێ و وەکو حیزبێک کە ناسراوە ئەتوانێت ئەو هەنگاوی کە ئەڵێم بێتە حیزبێک لە پەیوەند بە کۆمەلگەوە دەخالەتی بێ ئامادەکاری هەیە ناڵم هەموو شتێکە ناڵم توانێتی هەموو شتێ بکە بەڵام ئامادەکارە و ڕاهبەریەکی بەتوانای هەڵبژاردووە هەتا سێکێ لەو شتانی کە ئیشاری پێبین زیادکردنی ژماری کۆمیتە مرکزیە بە معنایەکە کە ئامادەیی هەیە بۆ ئەوەی کە لە ڕیزەکانی حیزب کادرانی حیزب دەور و دەخالەتی باشتر و ئیجابیتر و پێشڕەوانەتریان هەبێ ئەمە هەڵبەتە ئەو کەسێکە لە دەرەوەی ئەم حیزبە سیرکە هەچ کەس نەزەر و بۆچوونی خۆیە ئەکرێ کەسانێ ئەم حیزبیان پێشڕۆ نەبێ ئەم حیزبە دەور نەبینێ هەڵبەتە لە ناو جەنجاڵی و چەشمەکێشی کۆمەڵایەتی و چێشمەکێشی ناو هێزە سیاسەکانە هەڵبەت بۆچوونی جیاوازێ هەڵبەتەوە خۆی جیاوازێ مەسەرەن ئەبینن مێژوێ حیزبە پاشەخشەی تێکراوە زەربەی خواردووە ئاسان نییە ئێمە بتوانین وەکو بڵێن لە شەو ڕۆژەکە بتوانین ئەوەی کە باسمان کردو لە کۆنگرا بە شەو ڕۆژی بێنێتی ئەلبەتە کاری زیادەی ئەوێ کاری بەفراوان ئەوێ کارێکە ڕابرێکی مسەجم بێ کارێکە دۆستانت پشتیوانی لێ بکەن هەڵبەتە بە دەور و دەخالەتمان لە نێو جەماوەری ناڕازی لە ناو کرێکاران لە ناو زەحمەتکێشان ئەتوانێ بکارە بکە بەچوونی من بەرنامە و سیاسەتێکە لەم کۆنگرەیە پیشانی بە حیزب ئامادەیە بۆ ئەو کارە جامەتر سەرکەوتنی ئەم کارانەش لە پرۆسەیە دەرەکەوێ کە حیزب ڕۆژانە یا بەپێی بەرنامە سیاسەتەکانی چۆنە باتە پێشەوە
ئەو ڕەهبەری چ جێگە و ڕێگەیەک ئەتوانێت پیاکە و ئەمە هەنگاوێکی دێ و حزب ئامادەیە کە ئەم کارە بکە هەڵبەتە سەرکەوتنیش هەموو شتێکی سەرکەوتنی هەیە و پاشەکشیتیایە ئەمە سەنگی مەحەگە چەندها حزب چوونەتە پێشەوە و کشاونەتەوە و جاریشکە چوونەتەوە پێشەوە و ئەمە واقعیتێکە و حزبی ئەمەش لە ناو کۆمەلگا و ڕوو بە سیاست و ڕوو بۆ گرتن بەدەسەڵات شەڕێکی سیاسیەکە شەڕێکی تەبەقاتیەکە شەڕێکە دیفاع لە چینی کرێکارەکە هەڵبەتە ڕێکخراوبوونی چینی کرێکار مهمە مەقاعدی چینی مهمە زەرفێتی ئەو مەسائلانە مهمن حزب شتێکی تەنهانەیە کە بتوانێت هەموو شتێ بکە هەڵبەتە حزب بێت دەخالەتی بێکە فرسەت دروستکە مەدان لە مەدانی سیاسی و مەدانی چەشمەکێشی چیناتی و مەدانی شەڕ لەگەڵ دەسەڵاتە ئەبێ زیاتر بێتە پێشەوە زیاتر دەرو دەخالەتی بێت ئەگەرچی ڕەنگە ڕاستەخۆ پەیوەندی بە باسی کۆنگرەوە نەبێت بەڵام پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم و دەڵێت بۆ حیزبی کۆمەنیست بارەگای نییە لە هەولێر و دوهۆک و زاخۆ لەو شوێنانە گرنگە بۆ کۆمەنیستەکان بوونی هەبێت ئەگەر بتانێ وەڵامی ئەو پرسیاری بینەرە بنەوە سپاسگوزارە بم ڕاستە ئێمە نەمانتوانێت بارەگا لێ بکەنەوە یەکەمیانەوەی کە فەزاکەی بۆ ئێمە نەگوجاوە و لەباری تەشکیلاتیشەوە ئەو بەرفراوانی کە لە مەسەر بۆنە لە شاری سلێمانی هەمانە لەوێ کەمترن بەڵام بارەگاش مەعیار نییە بۆ ئەوەی کە مثلا حزبی ئێمە زعیفە لە هەولێر حزبی ئێمە تەشکیلاتی هەیە کۆمیتەی هەیە هەڵسوڕاوانی هەیە دەور و دەخالەتیان هەیە بەڵام فەزای هەولێر واقعیتێکە کە هەتا ئەحزابی تریش بەو شێوەیە کە ئەگەر وجودیانە بێ لە پاڵپارتیا ناتوانن وەکو ئۆپۆزیۆن وجودیانە بێ ئەمە واقعیتێکی هەولێرە بەڵامەش معنانەیە کە هەڵبەتە هاوکێشەی سیاسی بگۆڕێ جێگەڕێک ئێمە بگۆڕێ هەوڵێن ئەو دەورەش لێ ببینین ئەوە بەوە هەتا ڕەهبەرانێک کە بتوانن دەور دەخالەتیان نەبێت لە ناو چینی کرێکار لە هەولێرا لە ناو ناڕەزایەتەکانی هەولێرا ئەمەش یەکێکە لەو ئەولویەتانی کە ئێمە دامانەوە لە پرۆسی کارمانە لە چوونە پێشەوەی هەنگاوەکانی حیزبە دەور دەخالەتمان مەسە بۆ نمونە لە منتەقەی گەرمیانە دەخالەتێکی باشمان هەیە کادری باشمان هەیە بەڵام لێش کاری بە خەرداریمان نەکردووە هەڵبەتە ئەگەر کادرەکانمان هاوڕێیانمان ئەو دۆستانی کە ئەتوانن ئەو کارەکە و ئەیانێ ئەو کارە بکەن و خەرجی ئەو کارە دەرێنن ئێمە هیچمانە ئەمان نییە بەڵام نەبوونی ئەوە زعفی ئێمە نییە بەڕێز نەبوونی ئێمە لە بێژگە لە سلێمانی کرد نووسین گەشتی کەمانە ڕاستە لاوازیەکە بەڵام بە معنایونێکە ڕێکخراوبوونی حزب موقعیەتی حزب جێگەورەکەی حزب لە لای دۆستان و هاوڕەکانی تەنها بەستابێتەوە بە بارەگاش ڕاستە مەسەلەیەەکە بەڵام هەتا بارەگاش هەبێ شەدێ ئێمە ڕەنگە بتوانین بارەگا لە شوێنەکە بکەینەوە بەڵام معنای لەکە لە شوێنەکە بارەگامان کردەوە تەواو بەهێز بووین و ئەتوانین هەموو شتێ بکەین ئەگەر چەند ساڵێکی تر و لە سەروبەندی کۆنگرەی حوتەمی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستاندا چاوپێکەوتن بکەین لە چ جێگە و ڕێگەیەکدا بێ حیزبی کۆمونیستی کرێکاری کە ئێوە لێی ڕازین و یان دەخوازن کە لەو کاتەدا لەو جێگە و ڕێگە کۆمەڵاتیادا بێ هەڵبەتە هەر حزبێک بە تایبەتی حزبی کۆمونیستی کرێکاری لە هەر شوێنێکی دنیا بێ هەتا و کاتەی کە ئەگا بە شۆڕشێک کە باڵادەسی دەور و جێگەیەکی چینی کرێکارە دەور دەخالەتی جەماوەری ناڕازیە کرێکار و زەحمەکێشە هەموو وەختی تا نەگەین بۆ هەموو وەختێک ئەڵێن ئەمە هەنگایەکی باشمان ناوە بەڵام هیچ کار نابێت ڕازی بین هەتا ئەوەی کە حتا کرێکارانش لە چینی کرێکار بە ڕابەری حزبی کۆمونیستی کرێکاری بێتە دەسڵات بگرێتە دەست ئەوەی کە چۆن ئەتوانێت بیپارێزێت چۆن چێتە پێشەوە چۆن ڕزایەتی کۆمەڵگە وەرەگرێ بەرحاڵ ئێمە ناتوانین لە هیچ نەک کۆنگرەی کۆنگرەی هەشتیش تا نەگا بەوەی کە ئامادەکاریەکانی کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەی عێراق لە ئێران لە ناوچەکەیان لە شوێنێکە شۆڕشێکی گەورە بەپانە بێ و بە ڕەهبەری کۆمەنیزمی کرێکاری هەر حزبێکی کۆمەنیستی کە بالفعل تاقیقێواکە کە دەور و دەخالەتی دەسەڵاتی کرێکاران و زەحمەکێشان بەتایبەتی دەسەڵاتی کرێکاران جێگیرکە ئێمە هیچ کار ناتوانین ڕازی بین هەمیشە بێ ئەڵین هەنگا چوینێتە پێشەوە جا لە کۆنگرەی حوتە ئەتوانین لەم شتانی کە دامان ناوە ئەم ڕێگە و نەخشەکار و بڕیارنامە و نەخشە کێشان و
لێکدان و سیاسیانی کە هەمانە ئەو ئاراسایی کە هەمانە ئەو ئەرکانی کە دەمانە تا کۆنگری حوچەنی ئەتوانین بەرینە پێشەوە مەسەلەیەکی ترە ئەتوانین لە کۆنگری حوتا دوای کۆنگری حەو قسەی لێ بکەین. ئەگەر کاتێکی کەمان نابێت و بیخەمە ئیختیاری خۆتانەوە قسەیەک ما بێ سەبارەت بە کۆنگرەی شەش یاخود حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بتانەوێت بە کورتی بیڵن فەرموون. من ئەو خۆشببین و خۆشباوەڕی کە خۆم هەم بە حیزبی کۆمونیستی کرێکاری و کادران و ڕابەرانی ئەم حیزبە ئەو ژمارە کە خۆی کاندیدکردووە بۆ کۆمیتی ناوەندی و ئامادەی پیشانناوە بۆ کارێک لە ڕاستای چوونە پێشەوەی کۆمیتی کرێکاری بزوتنەوەی کۆمونیستی و بزوتنەوەی کرێکاری ئەمە هیوادارم بێتە ئومێدی ئێمەش پیشانی بین و ئەوانش بۆ کەسانی ناڕازی و کەسانی کرێکار و لە زۆرینەی خەڵک پەیوەست بن بەم حیزبەوە بێن ئەم حیزبەوە لە ڕێی هەڵسوڕانی سیاسی ئێمە لە ڕێی جێگە و ڕێگای کە ئێمە لە کۆمەلگای هەنگاو بە هەنگاو پیاکەین بۆی کە بتوانین ئەو ئامانجوو نەخشانی کە دامانناوە لە کۆنگری حوتا بە هەمومان بە هەمووی کە حیزبی ئێمە کە ئێستا من وەکو یەکێک لە ڕەمزەکانی ناڕزایەتی لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی ئێستا لە بەرامبەر دەسەڵاتی سەرمایە و سەرمایه‌داریە پیشانیا کۆنگری حوت بە کۆبوونەوەی هەمومان کۆبوونەوەی هەموو ئەو دۆست و هاوڕێ و هاوڕێیانی کە ئەیانەوێ هەمان ئامانجوو ئاراستیان هەیە بەیەکەوە کۆبینەوە لە ماوەی ئەم تاگەی پێش کۆنگرەش بگەین بە خواستمە کە کۆبوونەوەی ئەوان نزیکبوونەوە ئەمان بە هاوڕێتی بە دۆسایەتی بە پشتیوانی لە بەرنامە سیاسەتیمە بەڕەخنە هەتا بە هەر جۆرەکە نزیکبوونەوە لەم حیزبە پیشان بن دڵسۆزی بۆم حیزبە پیشان بن و ئومێد بەم حیزبە پیاکەن ئێمە هەوڵی ئەوەین هیوادارم لەو بارەوە هاودەنگ بین پێکەوە بین و بتوانین بچینە پێشەوە و تا لە کۆنگری حەوت چەند هەنگاو زیاتر لەوەی لە کۆنگری شەشا چۆتە پێشەوە بە چەند هەنگاو زیاتر بچێتە پێشەوە بوونی حیزبێکی کۆمەلیستی لە ناو کۆمەلگایە مانای نزیکبوونەوەی ڕزگاری خەڵکە لەو جەور و ستەم و ناڕزایەتێکە هەیە و هیوادارم ئەمە بە هەمومان بتوانین جێبەجێ بکەین.